بەناوی خۆی گەورە سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لاڵقی ئەم جارەی بەرنامی ئەمڕۆدا باس لەوە دەکەن لایەنە ناڕازیەکانی هەرێم چۆن بەشداری پرۆسەی سیاسی عێراق دەکەن بە میان دەرێک لە بەرزان حەسەن بارام ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردننیا و پەیمانی و شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان سەرەتا راپۆرتێک دەبینی. لە نەکوردیەکان بۆ پێکێنانی حکوومەتی عێراق پرۆژێکی هاوبەشیان نییە و پەرتەوازن. با درێژایی 26 ساڵی ڕابردوو بەهۆی قۆڕەخکردنی دەسەڵات و با تاڵانبردنی سەروەت و سامانی هەرێم و ئەنجامدانی گەندەڵی لەلایەن هەردوو پارتە دەسەڵاتدارەکەی هەرێم ناوماڵی کوردی هیچ کاتێک یەکریز نەبووە. جگە لەمەش ئەنجامدانی تەزویرێکی بەرفراوان لەلایەن پارتی وێچێتی لاڵبژاردننی 12 ئایار درزی ناوماڵی کوردی زیاتر فراوانتر کردو. ئێستاش لایەنەکان هیچ پرۆژێکی یاوبەشیان بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ دۆخی عێراق و پێکێنانی کابینەی نوێدا نییە. هەرچەندە پارتی وێچێتی بانگەشەی بوونی پرۆژەی هاوبەش بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق دەکەن بەڵام لە بنەڕەتدا پرۆژە هاوبەشەکەیان لەسەر بنەمای دابینکردنی مافەت دەستوریەکانی کورد لە عێراق نییە بەڵکو لەسەر بنەمای وەرگرتنی پۆست و پاراستنی بەرژەوەندیە حەزبی و شەخسیەکانیانە. ماوەی 14 ساڵە هەردوو پارتەکە زۆرینەی کورسی و پۆستەکانی کوردیان لە بەغدا لابووە کەچی لە بری چارەسەرکردنی کێشاڵ پەسێردراوەکانی هەرێم و ناوەند کێشەکانیان ئالۆستر کردووە و لە بری گێڕانەوەی خاک لە ماوەی 48 کات ژمێردا لە سەدا 50 خاکی کوردستانیان دۆڕاند و تەسلیمی عێراقیان کرد. پارتی وێکێتی ئێستا بۆ بەغدا داوا لەلایەنەکانی دیکەی کوردستان دەکەن پێکەوە بڕۆن بۆ بەغدا. ئەمەش لە کاتێکدایە کە ئەم دوو هێزە بەهۆی خراپ بەکارهێنانی دەسەڵات هەموو بنەمایەکی یەکریزی و پرۆژەی هاوبەشیان لەناو بردووە. یەکریزی ناوماڵی کوردی لای هەردوو پارتە دەسەڵاتدارەکەی هەرێم بەمانەی خزمەتکردنی گەلی کورد نایەت و بەڵکو ئەوان یەکریزی بەوە تێدەگەن لایەنەکان ڕەگەڵیان بکەون بۆ بەغدا و بەم هۆیەشەوە خۆیان پۆستی زیاتر وەربگرن. ئاماژەکانیش ئەوەمان پێدەڵێن کە یەکریزی ناوماڵی کوردی لا باشکردنی دۆخی هەرێم و ئەنجامدانی چاکسازی و شراکەتی ڕاستەقینە و بەکارهێنانی سەرۆت و سامانی هەرێم بۆ خەڵک بەرجەستە دەبێت. ئەو کاتەش لایەنەکان دەتوانن یەکریز و تەباو ڕەبابن بۆ عێراق. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک حەسەن بەخێرمان سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین وەکو لایەنە ناڕازیەکان خۆتان یەکلا کردوتەوە کە چۆن بەشداری پرۆسەی سیاسی عێراق دەکەن بە تایبەتی دوای هەڵبژاردنەکەەوە دوای ئەو تەزویری کە لێتان کرا. بەڵێ زۆر سپاس بۆ دەرفەتەوە سڵاویش بۆ بینەرانی کەناڵەکەتان وە بۆ میوانە بەڕێزەکەش لە ڕاستیدا وەکو ئاگدارن لە چەند ڕۆژی ڕابردووە کۆبنوویەک لە ئاستی لوتکەی لایەن هەرچوە لایەن ناڕازیەکە لە شاری سلێمانی ئەنجامدرا بە بۆچوونی من کۆبنوویەکی زۆر باش بووە و لەسەر هەندێک خۆتوتی گشتی ڕێککەوتن کراوە و ئەوەی من تێبینیم هەیە بریا ئەم کۆبوونەوەیە 20 ڕۆژ پێش ئێستا بکرایە مانجێ پێش ئێستا بکرابایە کاریگەری خۆی لە ڕووی سیاسی و عمقی سیاسی و لە ڕووی جەماوەری و لە ڕووی کاریگەری هەمە چەشنەکانەوە زیاترە بوو. دیارە ئەو کۆبوونەوەیە کە کراوە لە ئاستی لوتکا بووە سەرۆکی هەر چوار لایەن ناڕازیەکە بەشدار بوونە لە سەر کۆمەڵێک خاڵی گرنگ تا ئەندازەیەک جۆرێک لە ڕێککەوتن کراوە. یەکێک لەو خاڵانە کە بە نەزەری ئێمە گرنگە پێشکەشکردنی پرۆژەیەکە بۆ ئاشتەوایی سیاسی نێوماڵی کورد و هیوادارم لەم پرۆژەیەش یان لەم دەنگە دڵسۆزەوە هاتێ نەگەن سازش بکرێ لە بەرامبەر ئەوەی کە لە هەرێما دەگوزارێ بەڵام ئێستاکە بەو پێی کە دۆخێکی ئاڵۆزکاو لە دەوروبەرمان لە عێراق و لە کوردستان دەگوزارێ پێویستمان بەو پرۆژە ئاشتەوایی هەیە. ئەمەیەکە لەو خاڵانە. خاڵێکی تر ئەوەیە کە ئەم چوار هێزە لە بەغدا وەکو یەک هاوپەیمانی بە 11 کورسیەوە کار بکەن و ئیش بۆ بکەن بەشداری لە حکوومەتی عێراقیا بکرێ و هەروەها ئەگەر بکرێ و هەوڵەکانیش بەو ئاراستەیە بێ لە چوارچەوەی پرۆژەیەکی نیشتمانی کە بەرژەوەندیەکانی
خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان لە خۆی بگرێ تەنانە لەگەڵ دوولایەنی دەسڵاتداریشە بکرێت یەکاوپەیمانی گەورە دروست بکرێ بەڵام لەسەر کۆمەڵێ بنەما کە هێزە ناڕازیەکان لەسەری کۆکن خاڵێتتر کە گرنگە مەسلەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە دیارە ئێمە مارەنگاستەین و پێمان وایە ئەگەر ئەم هەڵبژاردنش وەکو هەڵبژاردننی 12/5 تێپەڕ بێت بەڕاستی هیچ مانایەک بۆ دەستکردنی دەسڵات و پرۆسەی دیموکراسی و هەڵبژاردن نامێنێ لە وڵاتە و خەڵک و هێزە سیاسەکانیش تووشی بێ ئومێدیە بێ بۆیە ئێمە یاداشتێکمان داوە وەکو هاوپەیمانی وا پێم وابێ لەم ڕۆژانە هێزەکانی تریش دەیدەنە کۆمسیۆن بۆ ئەوەی کە ئێمە دڵنیا بکەنەوە لەوەی کە تەزویر و ساختەکاریە ناکرێت و هەر کەسێ دەنجی خۆی بەدەسێنێ کە لاسی جەماوەریە چۆن بێت ئاوا دەبێت نەک دەستکاری سنوقەکانی دەنگدانیان ڕێژەی دەنگدانەکان کریان بە هەر شێوەیەک بێت دەستکاری ئەنجامەکان بکرێ ئەمەش یەکێ لەو خاڵانە بووە کە گفتوگۆی لە سەرکرا زۆر باش بەڵام پێشتر باس لە بژاردەی بایکۆت دەکرا بۆ نمونەولایەنە بایکۆتی پرۆسی سیاسی عێراق بکەن ئەنیەوە یەک لاکراوە کەوان بەشداری پەرلەمان دەکەن هیچ مەسلەیەکی بایکۆت لە ئارادانیە بزان کاک حەشیمیان ئێمە کە قسە لەسەر پرسیارە بکەین ڕای لایەنەکان هەمووی وەک یەک نەبوو مەسەن هاوپەیمانی نەیدەوێت ئێمە بایکۆتی پرۆسەی سیاسی لە عێراقاکەین ئێمە قسەمان لەسەر پرۆسەی هەڵبژاردنەکە بوو مەسەن لایەنی تر هەبوو دەیوت ئیتر ئەوە بە نائاگایی بێ بە هەر شێوەیەک بێت قسەیان لەسەرەوە کە کۆی پرۆسەکە لە عێراق ڕەتەکەنەوە سەرنجام ئێستاکە ناکرێ ئێمە لە دەرەوەی ئەو یاریە بین کە لە عێراقا دەگوزارێ هەم بۆ ئیسپاد وجودی ئەم هێزانە و هەم بۆ بەرگریکردن لە مافی خەڵکی کوردستان و هەم بۆ ئەوەی کە لە بەغداشدا ئەوە بچەسپێت تەنها دوو هێزنین بەڵکو هێزی ناڕازیش هەیە و لە بەغدا لە ڕێگای پەرلەمانەوە لە ڕێگای دام و دەستگا تەشریعەکانی عێراقەوە و لە ڕێگای حکوومەتی عێراقیەوە کار بۆ هەرێمی کوردستان و کار بۆ جێبەجێکردنی مادە و بڕگەکانی دستور کە پەیوەستن بە مافی کوردەوە بۆیە لە ئێستادا ئەگەر هێزێک لە هێزە ناڕازیەکان پێشتر ڕایوا بووە کە بایکۆتی کۆی پرۆسەی عەمەلی سیاسیەکە لە عێراقا ئێستا پێم وابێ ئەوە ڕەویوەتەوە و بەنیازین هەموو لایەکمان بەشداری ینی بەشداری پەرلەمانی داهاتوو دەکەن بەڵێ هیچ بەڵام هەندێک لایەن بۆ نمونە پێشتر باز لەوە کە مەشەڕعەتدانە بەو تەزویرەمە بەومانەیە نایەت ئەمە خوێندنەوەی لایەنەکانی جیاوازە لە یعنی لانی کەم تاکو و پێشەم کۆبوونەوە ئەو ڕێیە جیاواز بوو بەڵام لەم کۆبوونەوە ئێستا گەیشتونێتە ئەو قەنەعەتە کە دەبێ هەمومان ئەم یانزە کورسی کە هەیە ئەم یانزە بەندام پەرلەمانە کە هی چوار هێزەکەیە دەبێ ئەمانە بچنە پەرلەمانی عێراق و هەڵبدەن فراکسیۆنێک دروستکەن و بکەوینە گفتوگۆشەوە لەگەڵ لایەنە عێراقیەکان و تەنانەت لەگەڵ لایەنە کوردەکانیش بۆ ئەوەی بتوانین لە هێڵە گشتیەکانە لەوانەی کە قسە لەسەر مافی خەڵکەکرێەوە لەسەر بەرژەوەندەکانی هەرێمی کوردستانە دەکرێت لەگەڵ لایەنەکانی تریش یەکدەنگ و یەکڕنگ بین چونکە خۆتان نەزان لە دەرەوەی پرۆسەکەبی هێندە گرفتی بۆ هێزی سیاسی دروست دەکات بۆیە دەبێت لەناو ئەو پرۆسەیە بین و ئێمەلانی کەمەکو هاوپەیمانی سەرەتاش هەر ڕێنمانوا بووە کە ناکرێت کۆی پرۆسەی سیاسی ڕەت بکەینەوە بەڵام ئێمە ئەو جا و ئێستاش تانەمان لە هەڵبژاردنەکە داوە و پێمان وا بووەمە هەڵبژاردنێکە ساختەکاری تیا کراوە فرتوفێڵی تیا کراوە لە بەسرەوە تازاخۆ نەگەیانی لە شاریشی دیاری کراوەوانە بۆ ئێستا دەبینی لایەنە عێراقیەکانیش لە شیعە لە سونە ناڕازین لەسەر ئەوەی کە ئەم هەڵبژاردنە بووە عیبێکی گەورە لە مێژووی سیاسی پێدواگە بایکۆت کرابە سوودی نەبوو هیچ نەبوو خەڵکی کوردستان نەبوو هێز سیاسیانە بێگومان لەبەرەوەی دەبێ ئێمە واقعیانە تەماشای شتەکەکەین زۆرینەی هێزە عێراقیەکان بە کورد و بە سونە و بە شیعەوە لەگەڵەوەن پرۆسەکە تێپەڕێ وڵاتە هەرێمایەتەکان و نێودەوڵەتی و ئومم متحیدە هەموو ئەمانە بەڕاستی دادگای عێراقیش هاتە سەرخەت یاساکانی پێشێل کرد و بڕیارەکانی پەرلەمانی پێشێل کرد بەس بۆی پرۆسەکە تێپەڕێ بۆیە ئەم پرۆسەیە ئێمە بایکۆتی بکەینیان نەکەین پرۆسەکە تێپەڕیوە و بەداخەوە عیبێکی گەورەشە لە مێژووی سیاسی لانی کەم لە مێژووی هەڵبژاردنەکان لە عێراقاکە هەڵبژاردنێ بەم هەموو گرد و خەوشەوە تێپەڕێ عیبێکی گەورە بوو و پرۆسەی هەڵبژاردن و دیموکراسی لە عێراقا خستەوە ژێر پرسیارێ بەڵا سوپاس دەکەم ئەگەر بچینە هەولێر لای کاک شوان ڕابەر ئەگەر لەگەڵمان بێت کاک شوان
بەڵێ دیارە دواتر دەگەڕێنەوە لای کاک شوان کاک حەسەن سەبارەت بە بەشداری پەرلەمان بەس بۆ مەسەلەی حکوومەت هیچ بڕیارتان داوە کە بەشداری حکوومەت بکەن ئەو بۆ مەسەلەی پەرلەمان کە بەڕێز زووتت بڕیاردراوە بەشداری پەرلەمانی داهاتوو بکەن و بایکۆت نەیبەست بۆ مەسەلەی حکوومەت هیچ بڕارێک لە ئارەدایە ئەوەندەی من ئاگدار بم هیان لانی کەموەکو هاوپەیمانی بۆ چونمان وایە دەبێ هەڵبین بەشداری لە پەرلەمان بکەین و ئەگەر ئیمکان بێ بەشداری لە حکوومەتیش بکەین چونکە خۆت زانی ئەمە تەواوکەری یەکن و یانزە کورسیش کەم نییە لە پەرلەمانی عێراقا بۆیە زەمینە خۆشەکاتۆ دەسڵاتت هەبێ لەوێ چی لە تەنفیزیە و چی لە تەشریعە بۆی بەرگری لە مافی خەڵکی کوردستان بکەیت و نەهێڵی ئەو پشکێنەی کە لە ڕابردووە کراوە بە ئاسانی تێپەڕ بێ و تۆ دەنجێکی حەقیقی خەڵکی کوردستان بی لە پەرلەمان و لە حکوومەتی عێراقیە بۆ بەرگریکردنی لەگەڵەوەدان کە بەشداری حکوومەتیش بکەن ینی ئەیلانەکانی تر ئەوەندەی کێواگەدار من ڕێیان چیە لەسەر ئەو مەسەرێ ڕێیەکی یەکگوتاری هەیە سەبارەت بە مەسەلەی بەشداریکردن لە حکوومەتی من وەکو لە سەرەتا ئاماژەم پێدا لە دوای هەڵبژاردنەکانەوە بیر و بۆچوونی جیاواز لە نێوان لایەن ناڕازیەکان بوو سەبارەت بە ئەوەی ئایا هەندێک شێویت پرۆسەکە عملیەکە هەمووی عملی سیاسی لە عێراق بایکۆتەکەم هەندێک دەویت پەرلەمان هەندێک دەویت هەڵبژاردن هەندێک دەویت حکوومەت و بەڵام لەم کۆبوونەوە گەیشتوینەتە کۆمەڵێ بەرئەنجام کە ئێمە دەبێت لە پرۆسەی سیاسی لە عێراق بەشدار بین و بایکۆت نەکەین بەڵکو بچین لە ناوەندەکانی دەسڵات و لە سەرچاوەکانی دەسڵات لە عێراق بەرگری لە دیموکراسیت و لە هەڵبژاردننی ڕاستەقینە و لە مافی خەڵک بکەین بۆیە ئێستا خەریکە لە نێوان لایەنە ناڕازەکانە سەبارەت بەم بابەتانە کۆدەنجیەک دروستە بەس تا ئێستا دروست نەبوو مەسەلەی حکوومەتەکە ڕۆیشتووە هەنگاوی باش ڕۆیشتووە ئەوەندەی من ئاگادارم هەنگاوی باش ڕۆیشتووە بەڵام ئێمە وەکو هاوپەیمانی ڕامان وایە کە ئەم چوار هێزە و هەر هێزەکانی تریش ئەوانی کە لە چوارچەوەی ئۆپۆسیۆنان هەمومان بە یەک گوتار و بە یەک فراکسیۆن بەشداری بکەین و بە یەک بەشداری بکەین نەک بە پارتەوازایی ئەو کاتە ئەگەر پەرتەوازەیەکە دروست بوو ڕای جیاواز دروست بوو ئەو کاتێمە وەکو هاوپەیمانی بۆ کۆی پرسەکان قسەی خۆمان سوپاس دەکەم کاک شوان سوپاس بۆ بەڕێزیشتان سەبارەت بە ئەگەرەکانی بەردەم لە ناڕازیەکان کاک حەسەن باران باسی لەوە کرد کە لە ناڕازیەکان بەشداری بڕیاریان داوە کە بەشداری پەرلەمانی داهاتوو بکەن بەڵام دەتوانرێت ئەو لایەنانە بۆ نمونە لە پەرلەمان یەک فراکسیۆن پێک بێنی یاخود تەنها گوتارێکی هاوبەشتان دەبێت بەیەکەوە بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ جەنابەت بۆ کاک حەسەن سەلام و احترام بۆ بینەران و بیسەرانی بەڕێسەیە طبعا بەتەئکید مەسەلەی بەشداریکردن و یا بایکۆتکردنی ئەم چوار لایەنە لە بڵێن داهاتوودا سێ لایەن و سێ تەوەرەی گەورە و گرنگ دەگرێتەوە یەک لە ڕووی عملیەی سیاسی کە گشتگیرتر و فراوانترە ئەوەیتر لە ڕووی پەرلەمانەوە ئەویتر لە ڕووی حکوومەتەوە چونکە کاتێکە باسی بەشداری و بایکۆت دەکەین دەبێ ئەم سێ جانیبە مڕعات بکەین و لێکیان دەرکەین و جیاوازیان لە نێواندا بکەین چونکە زۆر جار کاتەکە باسی بایکۆت دەکرێت یا بەشداری نەکردن ئەوە زیاتر مەبەست پێ حکوومەتە ئەجینا مەسەلەی پەرلەمان مەسەلەیەکی گرنگە کە چوار لایەنەکە بەشداری بکەن بە تایبەتیش مەسەلەی عملیەی سیاسی کە گشتگیرتر و فراوانترە کە هەرگیز ناکرێت و تەواو بایکۆت بکەیت تەنەفوور بکەیت لە مەسەلەی عملیەی سیاسی جا مەسەلەی ئەگەرەکان دیارە بە تەئکید بەڵێ دیاری کران و لە داهاتوو لەوانەیە چەند ئیجراعاتێک بکرێ یەک سەبارەت بەوەی کە ئەم نەتیجەی کە لە ئێستاشدا
بۆ دوجار ئیعلان کرا ئەم نەتیجەیەش بە هەمان شێوەی جاران ئەم چوار لایەنە ڕەتی دەکەنەوە پێڕازینین لەبەرچێ لەبەر مەسەلەی دەستور و قانون ئەوە بوو بەرلەمانی عراق کۆبوونەوەیەکی یاسایی خۆی گرێدا و نیسابی قانونی تەواو بوو 170 قسوور ئەندام بڕیاریانداکە هەم یاسای بڵێن کۆمیسیۆن هەموار بکرێ هەمیش دەنگەکان بەدەستی ئەژمار بکرێ بەڵام بەداخەوە محکەمەی فیدرالی کە وەکو هەر دام و دەستگایەکی تر لە ژێر هەیمەنە و هەژمونی حیزبە لە عراق و لە کوردستانیش بە هەمان شێوە بە ئاراستەیەکی تری دابر بڕیاریان دەکا لە چەند پارێزگایەک ئەژمارکردنەوە ئەنجام بدرێ و سەدا نسبەیەکی کەمیش بکرێ ئەو نسبەیە کە کراش ئەگەرچی کەمیش بوو بە تەکید تەداڕوبی تێدا بوو واتە جیاوازی تێدا بوو ئەو جیاوازیە ئەوە دەگەینێ کە یەکەم شت دیارە تەزویر ئەنجام درراوە دووەم شت ئەگەر بێت و ئەم نسبەیە تەحمیلی سەر کۆی پرۆسەکە بکەی لە هەموو پارێزگاکان و وێزگەکان و سندوقەکان کەواتە تەزویر ئەنجام درراوە بەڵام ناخۆشبەختانە بەداخەوە دواتر محکەمەی فیدرالی دیسان هەر بڕیاری ئەوەی نەداکە ینی کۆی پرۆسەکە ئیلغا بکرێتەوە بۆ لەبەر دوو سەبەبی سەرەکی سەبەبێک ئەوەیە کە هەوڵێکی نێودەوڵەتی لە ئارایە بە ئاراستەی ئەوەی کە هەرچی زووە حکوومەتی داهاتووی عراق پێک بێت تەنانەت جۆرێک لە فەوزا و ئاژاوەش لەوانەیە لە عراق دروستکەن باری ئەمنی بشێوێنن پیشانی خەڵکی عراقی بدەن کاکە ئەگەر بێت و ئێوە ڕازی نەبن حکوومەت زوو پێگنێ ئەوە چارەنووسی عراق نەک هەر لە ئەزمەی داراییدایە بەڵکو دەکەوێتە ئەزمە و تەنگژەی بڵێن ناوخۆیی و ئەمنیش و سەبەبی دومیش هێزە ناوخۆیەکانن ئەوانەی کە تەزویریان لە بەرژەوەندی کراوە کە هێزی براون هێزی گەورن زۆرینیان بەدەستێناوە ئەوان بەڕاستی لە هەندێک شت بەجێی محکەمەی فیدرالی ناکەن بەجێی دەستور یاسانە بەڵێ 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 دواتر دەگرێم لای بەڕێزت کاک شوان بەڵێ دواتر گرێم لای بەڕێز کاک حەسەن سەبارەت بە پێکێنانی فراکسیۆن لە ناو پەرلەمانە پێ دوایە دەتوانرێت فراکسیۆن پێک بێنرێت ناو پەرلەمانە یاخود تەنها یەک دیدگای هەو بەشتان دەبێت بۆن لە ناو پەرلەمانی عێراق یاخود دەتوان ببن بە یەک فراکسیۆن دیارە لە کۆبوونەوەی شەمەی ڕابردووە قسە لەسەر کۆمەڵێ تەرحەبوونا مەسەلەی چەک لەو تەرحانە جۆرێک لە هاوپەیمانێتی بێت و یان یەک فراکسیۆن بێت من پێم وایە لە هەموو حاڵەتەکانە ئەگەر کۆدەنگ بین و خاوەن یەک پرۆژە بین من پێم وایە دەتوانین کاریگەری خۆیان هەبێ بە تایبەتی خۆ دەزانی کۆمەڵێ ئەندا پەرلەمانی فعال لە هەم سێ چوار هێزە لە نێو لستا بن یان لە نێو ئەو فراکسیۆنە بن من دڵنیام کاریگەری باشیان نەبێت و دەتوانن لە بڕیارەکاندا و لە بەرگریکردن لە ماف و داخوازیەکانی خەڵکی کوردستانە کاریگەری خۆیان هەبێت پێ دوای ئاراستەکان بە کامەوەی کە یەک پرۆژەیە و بەشتانە بیا خودت بتوان فراکسیۆن پێک بێنن دەتوان نەمە بکەن دەتوانین ئێمە بەش بە حاڵی خۆمان وەکو هاوپەیمانی ئامادەین بۆ یەک فراکسیۆنی دیارە دەبێ ئەمە هێزەکانی تریش وەکو مەبدە ڕازی بوونە بەڵام پێم وایە ئەمە پێویستی بە وردەکاری هەیە و پێویستی بە گفتوگۆی زیاتر هەیە بۆ ئەوەی ڕێککەوتنێکی هەمەلایەنە دروست بێ و بۆ ئومێدەی ئەم ڕێککەوتنە شۆڕ بێتەوە بۆ هەرێمی کوردستانیش و بتوانین کاری دەستە جەمعی بکەین بۆی سنگ و قورساییمان زیاتر بێت بەڵە بەس بۆ حکوومەت بۆچی وتت ڕێی هاوپەیمانیەوەیە کە بەشداری حکوومەتیش بکەن ڕەنگە پرسیارەوە بکرێ ئەو لایەنە بە 11 کورسی دەتوانن چی بکەن منۆ چ کارگەریکەن لە ناو حکوومەت تابێت کە بەڕێز دەڵێەوە کواپەیمان لەگەڵەوەدان کە بەژاری حکوومەتی نوێش بکەن دیارە ئەمە ڕێیەکە ینی لە هاوپەیمانیا ڕێیەکە بۆی کە ئێمە لە پەرلەمان وەکەوەی کاکشوان ئاماژەی بۆی کرد دیارە پەرلەمان پێگە و ڕێگەی خۆی هەیە و حکوومەتیشی خۆی هەیە بەڵام هەریشیان کاریگەریەکەیان بۆ سەر بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان لەوی تر جیاوازترە و ئاراستەیەکەیە ڕێیەکەیە کە ئێمە مادام کۆی پرۆسەکە ڕەت ناکەینەوە بەشداری لە پەرلەمانەکەین چاکتر وایە بەشداری بکەین لە حکوومەت مەسەن بۆ نمونە
هێز هەبووە بە 2 کورسیەوە بە 3 کورسیەوە بە 4 کورسیەوە چووە وەزارەتی وەرگداوە موقعی گرنگی وەرگردووە کە لە بەرژەوەندی خەڵکەکەی خۆیان بووە جا ئەگەر بە 11 کورسیەوە من بەکەمی دانانمەوە پێم وایە بێتە هێزێکی فعال بە تایبەتی هێزێکە بە ڕوحی ئۆپۆسیۆن و بە ڕوحی بەرگریکردن و پارێزەری خەڵکی کوردستان بێت دەتوانێت کاریگەری زیاتری هەبێت. بەڵێ سپاس دەکەم. کاکشوان سەبارەت بە مەسەلەی پێکێنانی فراکسیۆن پێ دوایە بەڕێزت یاخودۆ کۆمەڵی ئیسلامیەوە ئامادەن لە بەغداد فراکسیۆن لەگەڵ لایەنەکانی تر پێک بێنن دەتوانن یەک فراکسیۆن پێک بێنن لە ناو پەرلەمان؟ خۆی ئەوەی تا ئێستا باس کراوە لە ئارادای کای حەکیمی بەڕێز ئەوەیە کە لە داهاتوودا بە یەک بەڵێ بەڵێ کاکشوان قەدرێکی زۆریان لێکراوە و لەسەر ئاستی نێوخۆی هەرێمی کوردستانیش ساڵەهای ساڵە بە شێوەیەکی خراپ ئیدارەی بڵێن حکومڕانی خەڵکی هەرێمی کوردستان دەکرێت بۆیە زۆر گرنگە زۆر زەرورە کە ئەم چوار لایەنە یعنی هەمیشە لە هەوڵ و هەنگاوی ئەوە دابن کە ببنە بەدیل و ئەلتەرناتیڤی ئەم چوار حیزبە چیدی ڕێگە بەوە نەدەن کە ئەوان تەواو نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان کەن بەو نوێنەرایەتی خراپەی کە لە ڕابردوو کردویانە زیاتر لە خەمی حزب و شخص و ئەوانەدا بووینە بەڵکو ئەم چوار حزبەش یعنی بەو کورسیانەی بەو قووەتەی کە هەیەە بەشداری بکەن لە داهاتوودا نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان بکەن چونکە ئەوانش مەسئولن خەڵکێکی زۆر دەنجیان بە خەڵکی هەرێمی کوردستان داوە ئەم دوو حیزبە بینیتان یعنی بە ڕیفراندۆمێک کە بەگوێ هیچ وڵاتێکی دەرەکی دۆست و حزبە ناوخۆیەکانیشیان نەکەم هەستان نیوەی خاچی هەرێمی کوردستانیان لە دەستدا هەرێمی کوردستانیان تووشی ئەزمەی دارایی و ئەمنی و سەروەری کرد بەڕاستی نابێت لە داهاتوودا ئەم چوار حزبەی تر یعنی قبولکەن و بەم شێوێش هەنگاو باوێن ئەوەش بەوە دەکرێت کە بەیەکەوە بەشداری بکەن جا بەشداریکردنەکە یعنی مەبدەئیەن لە ئێستادا بڕیارە کە بەیەکەوە بەشداری بکەن بەشداری بکەن جا بەشداریکردنەکە چ بە تەنیابی چ بەیەکەوە بی گرنگ ئەوێ لەوێ یعنی ئەگەر ببنە یەک فراکسیۆن بە تەئەکید بەهێزترە باشترە ئێوە هاو هەڵوێستیش بن باشتر دەتوانن بەرگری لە سەروەریەکان و لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکەن هەموو خیارانە مەفتوح و کراون لە بەردەم ئەم چوار حیزبەدا. بەس قسە لەسەرەوە کراوە کە بۆ نمونە پارتی یەکێتیەوە ئەو ئێساوان باز دەکەن کە پرۆژەیە و بەشیانەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغداد هیچ قسەیەک لەسەرەوە کراوە کە بۆ نمونە چوار لایەنەکەش پرۆژەیەکی هاوبەش و گشتگیریانە بێت کە چۆن مامەڵە لەگەڵ بەغداد دەکەن و مەسەلەی پەرلەمان و مەسەلەی حکوومەتیش خۆی بەڕاستی پێشببینی دەکرێت کە پارتیویەچێتی پرۆژەیان بۆ خۆیان هەبی بە مانایی چۆن لە بەرژەوەندی خۆیانە چونکە ئەوان ئەگەرچی لە ژێرەوە تا ڕادەیەکی زۆر دژی یەکەن بەڵێ سەر ئاستی عراق بە تایبەتی لە هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر پێ ناڕازی بوون بەڵام زۆر بەداخەوە ئەوان ماراسۆنێ و پێشبڕچیان کرد هەریەکە چوونەوە یعنی بەغدا ئەو قسانەی کە ڕابردوو دەیان کرد دەیان گوت ئێمە ریفراندۆم بۆ ئینفیسالی و بۆ ئیستقلالیەت دەکەین یعنی هیچ خێری پێوەنەماوە عراق بەڵام چوون لەگەڵ بەغدا دانیشتن ئیدی ئێستاش پرۆژیان هەیە بەڵام ئەوان دائیمەن دەیانەوێ داوا لە حزبەکانی تریش دەکەن بەڵام دائیمەن دەیانەوێ خەڵک لە ژێربار و ئەژمونی ئەوان دابی ئەوەش بە تاکید ئەم چوار حزبە بە هیچ شێوێک یعنی قبولی ناکەن و پێ ڕازی نابن بەدیل چیە بەدیل ئەوەیە کە ئەم چوار حزبە بۆ خۆیان خاوەنی پرۆژە و خاوەنی دیالۆکی خۆ بن یعنی لەگەڵ بەغدا گفتوگۆ بکەن ئەوانیش دەتوانن خاوەنی پێگەیەک بن بە تاکید ئەم کورسیانەی کە ئەم چوار حزبە هەیەە لەوانەیە هەمویان بە یەک فراکسیۆن بەشداری بکەن چ لە پەرلەمانە چ لە حکوومەتە یعنی هەتا ئاستی جێگری سەرۆک پەرلەمانە یاخود سەرۆک حکوومەتە ئەوەش یعنی دەکرێت قسەی لێ بکرێ بەدەستی بێنن. بەڵێ بەڵێ زۆر باش دەتەگرم و لای بەڕێزت کاک حەسەن سەبارەت بە مەسلەی گوتوێش لەگەڵ یەکێتی و پارتی
پێشتر جێوەکووا پەیانی پرۆژەتانە بین دەرفەتێک ماوە بۆ توێش لەگەڵ یەکێتی و پارتی مەسەلەن دوای تەزویرێک کە لەلایەنەکانیان کرد مەسەلەن دوای 26 ساڵ حکومڕانێکی خراپ بزان کاک حەکیم لە ڕاستیە ئەوەی کە لە 12 پێنجاکرا کۆتایی دنیا نیە ئەم دوهێزە سەرڕای هەموو کەم و کوڕەکانیان لە حکومڕانیە و لە مامەڵەکردنا لەگەڵ هێزەکانی تر و لەگەڵ تێک ڕای قەزەی کوردیە پێمان وایە مۆفەق نەبوونەوە سەرکەوتوو نەبوونەوە هەڵی کوشندەیان کردووە بەڵام لەگەڵ ئەوە شام دوهێزە بوونیان هەیە و لە ئێستادا دەسڵات لە بەردەستەوانە هێز لە بەردەستەوانە پارە لە بەردەستەوانە اقتصادی وڵاتە لە بەردەستەوانە بۆیە ناکرێت دەرگاکاندا بخرێ ینی چی ئەوان وا چی بەرەی ناڕازی ئەگەر پێی وابێ هێڵی سوور بۆ یەکتری دابنا و یەکتری ڕەت کاتەوە دوجار لەو ململانەیە خەڵکی کوردستان و ئەزمونونەکەمان زیانی زیاتری بەرەکەوێ ئێمە وەکو هاوپەیمانی هێڵی سوورمان لەسەر هیچ لایەنێک نییە و تام چرکە ساتە بە فەرمی ئامادەی گفتوگۆن لەگەڵ یەکێتی و پارتی لەم خۆناغە ئێمە لەگەڵ هەموو منە بۆ عێراق بۆ کوردستان ئێمە هێڵی سوورمان لەسەر هیچ لایەنێک نییە و پێمان وایە دەبێ گفتوگۆ لەگەڵ هەموو هێزەکان بکرێ بەرەی ناڕازیەوە و بەرەی دەسڵاتیەوە چکە تۆ ناتوانانی ئەوان کانسڵ بکەی و منطق نییە ئەوان ڕەتکەیتەوە کە ئەو دەسڵاتی ئەمەرێمە لە بەردەستی ئەوانایە و بەغدا بە پلەی یەکەم لەگەڵ ئەوان گفتوگۆەکە وڵاتە هەرێمایەتەکان و دەوڵەتەکان دێنێ خێ ئەوانەگرن بۆیە بەڕاستی ئەمە لە دەرەوەی لۆژیکە ینی پێمان وابێ بچین گفتوگۆ نەکەین بەڵام کام گفتوگۆی دەستەمە بوون گفتوگۆی قبولکردنی هەندێک لە پرۆژە و بەرنامە شکسخواردەکانی ئەوان نەخێر ینی گفتوگۆ و ڕێکەوتێن و حیوار لە نێوان ئێمە و ئەوانە ئەبێ لەسەر کۆمەڵێ بنەما و ڕەتەچەی ئەساسی بێ بۆ خزمەتکردن و بۆ پاراستنی ئەم هەرێمە و بۆ جێڕانەوەی شکۆ بۆ هەرێمی کوردستان و بۆ دەسڵاتی کوردستان و بۆ پیرۆزیەکانی کورد لەسەر کۆمەڵێ بنەما بێ نەک بە ومانایی تەسلیم بوون و پاشکۆ بوون دیارەوە بەرنامەی هاوپەیمانی نییە بەڵام هاوپەیمانی هەموو لایەنەکانش ینی ئەو بیرۆکیان هەیە بۆ نمونە گفتوگۆ بەو شێیە خۆت ڕێی جیاواز هەیە لەگەڵ گفتوگۆ لەگەڵ یەکێتی و پارتی بۆ دۆخی ناوخۆی کوردستان بۆ عێراق دیارە بەشێک لە لایەنەکان کە من پێم خۆشنیە ناوی کەس بێنم لێرەوە لە ڕابردووە هێڵی سووریان دانابوو بۆ گفتوگۆکردن لەگەڵ هەندێک لە لایەنەکانی دەسڵات من نازانم ئێستا ئەوان ئەو ڕێە هەر ماوە یان گۆڕیویانە و ئامادەن گفتوگۆ بکەن چونکە بەڕاستی دەرگا داخستن لە بابەتی گفتوگۆی نێوان ئێمە و ئەوان ئەوش بۆ خۆی کارەساتە و ئەوش بۆ خۆی هەڵەیەکی کوشندەیە چکە دەبێت گفتوگۆ بکەین بەڵام نەک گفتوگۆیەکی ساشکەرانە نەک گفتوگۆیە کەواز لەو بنەما و مەبادەیانە بین کە ئێمە بڕوامان پێ یەکێتی و پارتی و جۆرە گفتوگویانە ناوێ بۆ نمونە سازش بێت لە بەرژەوەندی ئەوەندابی گفتوگۆیەکیان دەوێت بە ئاراسی باشکردنی دۆخێرین بە بۆچوون ئەو جا تۆ گفتوگۆکەی ئەگەر ئەو گفتوگۆیانە لەگەڵ بیر و بۆچوونەکانی توە لەگەڵ ئەو مەبادەیانی کە تۆ بڕات پێێتی و لە قازانجی خەڵکی کوردستانایە ئەو کاتاکەویتە گفتوگۆ ئەگەر زانیت مەسەلا دەچێتە خانەی پاشکۆیەتی و ساشکردنەوە کاتە تۆ لانی کەم بە خەڵکی کوردستان دەڵێ لانی کەم بە قاعیدەکەی خۆت دەڵێ لانی کەم ئەستۆپاچی خۆت دەکەی و بەرپرسیارانە مامەڵاکەی خۆ ئەگەر کاک حەشیم لە ڕابردووە هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوانەی دەفەی دەسڵاتیان لە دەست بووە ئەگەر بەرپرسیانە مامەڵەیان بکرد بایە و ئەگەر تۆزێک لێبردون و زیاتر قازانجی خەڵک و ئەم هەرێمەیان لەبەر چاو بگرت پایە تووشی ئەوەندە جێچەڵ و کێشە و ململانی تون نابین چونکە تا بەرژەوەندە حیزبی و کەسێکان لەسەرەوەی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بێ پاشەکشەکە زیاتر ئەبێ و پەیوەندەکان زیاتر تێکەچێن و بوار بۆ گفتوگۆ کەمتر ئەمێنێتەوە بۆیە لە ڕاستیە بۆ سەرخستنی هەر پرۆژەیەک مەرجی ئەساسی گفتوگۆکردنە بەڵام من چۆن بڕام پێێتی چۆن قەنەعەتم پێ هەیە وا گفتوگۆەکەم نەک ئەو چۆن بیاوێتی بیخاتە قازانجی بە کورتی ناوبڕمانێ پێشتری ئەوە داواتان کردبوو لە بەرنامەیەکی پێشتری شاوکۆ پەیمانی کێتی و پارتی وەڵامیان هەبوو بۆم دیالۆگە نیشتیمانی
لەبارەی دۆخی کوردستان دیارە ئێمە بە فەرمی ئەوەمان نەکردووە تا ئێستاکە بەڵام ئەمە گوتاری ئێمە نەهجی ئێمەیە لە کارکردن لە مامەڵەکردنا چۆن لەگەڵ ئۆپۆزیسیۆن دابنشین و لەگەڵ ئەوەکانی کەشدانشین بەڵام بە فەرمی ئێمە پەیامێکمان نەناردۆ بۆ هێزانی وەرن دابنشین پێمان خۆش ئەم کارە بەدەستە جەمعی بکەین لەگەڵ هەموو هێزە ناڕازێک. سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لای میوانەکەمان لە هەوری لەگەڵمان بێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. Introducing the LG G6, the big screen that actually fits in your head. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بەڕێزان کاکشوانە گەبگەڕێمە لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی ئێوە لەگەڵ ئەوەدان کە لەگەڵ یەکێتی و پارتی بە وەفدێکی هاوبەش بڕۆن بۆ بەغدا یاخود پرۆژێکی هاوبەشتان بێکەوە بێت. ئێمە بڕیارمان وە لە داهاتوودا لە کۆمەڵێک شت مەبدەئیەن لەگەڵ ئەم چوار حیزبە بەیەکەوە خاوەن پرۆژە بین و هاو هەڵوێز بین بە تەئەکید لە داهاتوودا کاری هاوبەشمان بەیەکەوە دەبی و پرس و ڕاوێژمان بەیەکەوە دەبی. مەبدەئی پرس و ڕاوێژش ئەوەیە کە ئەگەر لایەنێک شتێکی پێخۆش بیا پێ ناخۆش بێ ئەو بە تەئەکید دەبێ بچینە ژێرباری زۆرینە و پێم وایە ئەم چوار لایەنە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەزمموی سیاسی ڕابردووشەوە تا ڕادەیەکی زۆر دەزانن کە کاری سیاسی و خەباتی سیاسی بکەن بەو مانایە چ شتێک لە بەرژەوەندی عێراق بەگشتی بە تایبەتی چ شتێک لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە هەر شتێک یعنی لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بێ بە تاکید تەبەنی دەکرێت بەڵام بەو مانایەی ئێستا ئەو گلەی و گازاندەی کە خەڵکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی هەیەی بە تایبەتی ئەم چوار لایەنە کە قیاداتی و ڕیاداتی خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان دەکەن لەسەر چییە لەسەرەوەیە کە لە ڕابردوو ینی ئەم دوو لە
لایەنە کە لە هەرێمی کوردستان دەسەڵاتدارن ماوەی 27 ساڵە حکومڕانی خەڵکی هەرێمی کوردستان دەکەن هەموو جونگەکانیان قۆڕوق و مۆنۆپۆل کردووە بە شێوێکی زۆر خراپ و بەد حکومڕانی خەڵکی هەرێمی کوردستان دەکەن وێڕای ئەو کارە چاکانەی کە کردویانە دائیمەن وەکخوای گەورە دەفەرمێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم بەڵام ئێمە لەو سۆنگەیەوە دەڵێن کاری خراپ بەو مانایە کە بەڕاستی هەرێمی کوردستان یعنی بەڵێ باویشیان کردووە و لەسەر ئاستی نێودەوڵەتیشەوە لەبەرەوەی هەرێمی کوردستان کۆستی کەوتبوو لە ڕابردوو جینۆساید کرابوو چیمیاباران کرابوو یعنی وڵاتان لەگەڵی متەضامین و هەماهەنگ بوون زۆر گرنگیان پێدەدا چۆ ئاستێکی بەرز بەڵام زۆر بەداخەوە لە ڕووی سیاسی و دیبلۆماسی نێودەوڵەتیشەوە ئەم دوو هێزە نەیانتوانی تەواو ئیستثماری هەرێمی کوردستان کەن کە هەرێمی کوردستان هی هەمووان بی هی هەموو لایەنەکان بی یعنی ئەو داهات و سەروەت و سامانە زۆر و زەوەندەی لە هەرێمی کوردستان هەیە بەڵام ڕێژەی فەقیر و هەژار لە هەرێمی کوردستان گەڵێک زۆرە بۆ لەبەرەوەی سەروەت و سامانەکە یعنی بەشیکی حرە زۆری بۆ دوو حیزبەکەیە لە نێو حیزبەکانیش بۆ چەند بەرپرس و دەسەڵاتدارێکە ئەمێ خەڵکی بەگشتی ناڕازی کردووە ئەمێ چوار حیزبەکەی ناڕازی کردووە ببنەوە ئۆپۆزیسیۆن ببنە خاوەن مەشروع هاو هەڵوێز بن جا ئەگەر بێت و لە داهاتوودا هەردوو لایەنی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان قبولی گۆڕانکاری جەزری بکەن چاکسازی جەزری بکەن بە ئاراستەی ئەوەی لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان دابی خۆم چوار حیزبە چیان دەوێ خۆم چوار حیزبە هیچ کێشە و شەڕیان لەگەڵ ئەم دوو حیزبەی تر نییە ئەگەر کێشەیان هەبی لەسەر چییە لەسەر خراپ بەڕێوەبردن و ئیدارەدانی هەرێمی کوردستانە یعنی پێم وایە ئەو قسەیە قورسە کە من بیکەم بەڵام ئەگەر بێت و ئێستا ئەم دوو حیزبەی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان بێن بۆ خۆیان یعنی ئیرادەی گۆڕانکاری و چاکسازی ڕیشەیان هەبی یعنی کارێکی بەڵێ بەڵێ کاکشوان دواتر دەگەڕێنەوە لای کاک شوان داوای لێبوون لە بەڕێز دەکەن دیارە بۆی گرفتی ئینتەرنێتەوە دەنگی بەڕێزت نەما کاک حەسەن سەبارەت بە مەسەلەی پێکێنانی حکومەت بە فەرمی هیچ لایەک داوای لەو لایەنان ڕازیانە کردو بۆ نمونە بۆ مەسەلەی پێکێنانی حکومەت یاخود تاکوێسە و توێژەکان بە فەرمی دەستی پێ نەکردووە بۆی کە لایەنەکان داوایان بکەن ئایا بەشداریەکەن بەشداری ناکەن دیارە دوو هۆکار هەن بۆی تا ئێستاکە لانی کەم لایەن ناڕازیەکان لە هەرێمی کوردستان هیچ گفتوگۆیشیان لەگەڵ بەغدا لانی کەم گفتوگۆی فەرمی دروست نەبووە هۆکارەکەشی دوو حاڵەتە حاڵەتی یەکەمیان ئەوەیە کە ئەم چوار هێزە لەو هێزانە کە قسەیان لەسەر پرۆسی هەڵبژاردنەکە بووە و پیان وایە ساختەکاری کراوە فرتوفێڵی زۆر کراوە و مافی دەنگدەران براوە بۆیە هیچ گفتوگویەک لایەن ئەو هێزانی کە ئێستا سەرقاڵی دروستکردنی حکوومەتن لەگەڵ ئەمان خاڵی دووەمیش خۆ دەزانی هەموو هێزەکان لە گفتوگۆ ڕاوەستان و چاوەڕێی ئەوەیانە کرد کە دوا بەرەنجامی هەڵبژاردنەکانی دەستی کە بەداخەوە پێمان وایە هێندەی تر پرۆسەکەی ناشرین کرد یەکلا بێتەوە بۆیە لەم ڕۆژانە گفتوگۆ دەستی پێەکە و دەبێت ئەم چوارلایەنەیش بەڕوونی ئەو پەیامە بدەن ئامادەی بەشداریکردن لە حکوومەتە چونکە ئەگەر ئەمان بڕیاری ئەوە بدەین کە بەشداری لە پێکێنانی حکوومەتی کابینی نوێی حکوومەتی عێراقیان ناکەین لەسەر لایەنەکان بە گوێرەی کورسیەکان مامەڵە لەگەڵ ئەو لایەن ناڕازیەکان دەکەن یاخود بە پێگەیەکی تر لایەنەکانەوەیان باشکرا بووە کە بۆن لایەن عێراقیەکان کە پێگەی و لایەن ناڕازیان زۆر لەوە زیاترە خۆی هەردوو هینەکە بۆ هەرێمی کوردستان ڕۆڵی جێڕن هەم چەند کورسی تەیە و هەم هەرێمی کوردستان کورد خۆی تایبەتمەندی هەیە ناو حکوومەتی عێراقیە وەیسە خۆتان دەزانن لانی کەم دوو تەسەوری زۆر جیا و دژ بە یەک سەرقاڵی دروستکردنی
حکومەتن لە عێراقا بۆیە ئەم هێزانە دەتوانن ئەو جۆرە ململانی و ئەو جۆرە هەوڵانش بقۆزنەوە بۆەوەی بەهێزەوە بەشداری بکەن و پێگەی خۆیان بێ بەڵام دوا بڕیار دەبێت ئەم چوار هێزە بە یەکدەنجی بڕیاری خۆیان بێن بۆ بەشداریکردن ئەو جا دەکەونە گفتوگۆوە و ئەو جا لایەنەکانی تریش دێن پێشوازی لە گفتوگۆکەکەن و دەکرێت لەسەر قەبارە و ژمارەی کورسی یاخود بە پێی پێگەی هێزانن لاو خۆێرم مامەڵایان لەگەڵدا دەکرێت من وەکو سەرتاش ئاماژەم بۆی کرد هەر جڕۆڵە بینێ هەم پێگەیان چکام هێزانم چوار هێزە دنیا ئازانێ بە یوئێنەوە بە وڵاتە یەکگرتوەکانەوە بە ڕێکخراوەکانەوە بە وڵاتە هەرێمایەتەکانەوە بە هێزە عێراقی و کوردستانەکانیشەوە دەزانن ئەم چوار هێزە خەڵکیی گەلێک زۆریان لەگەڵایە دەنگدەرێکی زۆریان لەگەڵا بوو و مافی دەنگدەرەکان و هێزەکەش ئەم هێزانش براوە بۆیە ئەوان سیر ئەو بەهایاکەن و هەروەها هێزەکان لە هەرێمی کوردستان بەو پێ دەبێ هەر هەرێمی کوردستان بەشدار بێ کورد بەشدار بێ لە حکومەتە پێگەیەکی تایبەتی لەگەڵ ئەوەشە کارکتەرەکان گرنگن مەسەلەن لە ناو ئەم هێزانە هەندێک کارکتەر هەن لە ڕووی عێراقی و هەرێمایەتی و نێودەوڵەتیەوە خەڵکی دیارن و مەبەست هەیە کە ئەو جۆرە کارکتەرانە پێگەیان هەبێ لە حکومڕانی لە کابینەی نوێە یان ئەو هێزگەلانە کە پێگەیان هەبێ بۆیە هەموو ئەمانە فاکتەری هێزن بۆ ئەوەی کە تەنها بە یانزە کورسەکە مامەڵە لەگەڵ چوارێزە بەڵام ڕەنگە هەندێک خەڵک بڵێ ئەو خواستی ئێوە بۆ توێژ لەگەڵ یەکێتی و پارتی بۆ ئەوەیە کە بۆنەوەڕێ سەرۆکی هاوپەیمانی ببێت بە سەرۆک کۆماری عێراق دکتۆر بەرەم هیچ پەیوەندێکی بەوە هەیە کە ئێستا بۆ نمونە ئێوە داوای گفتوگۆ دەکەن بۆ گفتوگۆی نیشتیمانی لایەنەکان بەوخوای ئێمەشی وەکو هاوپەیمانی وەکو کاک بەرهەم هەرو حکایەتە ناکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە ڕۆژنامەکان لە میدیاکانە دەبیزی ئەوە کێشەی ئێمە نییە بەڕاستی بیریشمان لێ نەکردەوە تا ئێستا لە ئەنجومەنی بەڕێوەبردننیش ئەسڵەن نەخودی بەڕێز کاک بەرهەم نە ئێمەمانانیش نیقاشی ئەو بابەتانەمان نەکردووە و زۆر جێی ئەهەمیەتیش نییە گرنگ لای ئێمە ئەوە نییە گرنگ لای ئێمە ئەوەیە بەڵام کاک بەرهەم وەکو کەسایەتیە خاوەنی پێگەی خۆیەتی خاوەن کەسایەتیەکی دیارە لە ڕووی عێراقی کوردستانی هەرێمایەتی و ئەمە پێگەیەکە و هەمووشماشانەز بێت بەڵام وەکەوەی غەمی هاوپەیمانی ئەوە بێت کە کاک بەرهەم بێتە سەرۆکۆماریان نابێت بەجددی نە جەنابی کاک بەرهەم و نە ئێمەش بیرمان لێ نەکردوێتەوە و خۆشمان گۆش لەسەر مەسەلەی ببێ بە سەرۆک کۆمار ئەکرێت خەڵک لە دەرەوەی هاوپەیمانی کەسایەتەکان هێزە سیاسیەکان لە عێراق تۆ تەماشاکە ماوەیەک چەند میدیایەکی عێراقی میدیای ڕاقی بوون ئەو بابەتانیان گەرم کردبوو کە کاک بەرهەم زەرورە سەرۆک کۆماری عێراق بێت بەڵام وەک کاک بەرهەم وەکو هاوپەیمانی ئەم بابەتە لای ئێمە جێگای مناقەشە ئەو داواکاری هەبوو هەندێک کێزی سیاسی لە کوردستانیش ئەوەندەی من زانیاریم هەبێ لە ناو هێزەکانە و لای کەسایەتیەکان و ڕەنگە لای دەوڵەتەکانیش بەو پێی کاک بەرهەم خاوەن پێگەیەکی گرنگەوە کەسایەتیەکی دیارەوە کەسایەتێکە لە بواری دەوڵەت داریە شارەزایە بەڵام ئەمە غەمی کاک بەرهەم و غەمی هاوپەیمانی نییە نەگفتوگۆمان لەسەری کردووە کڵاومان بۆی دووریوە و نە باسیشمان کردووە لە تەنان لە کۆبوونەکانی خۆشمان باسمان نەکردووە بەڵام خەڵک بۆ خۆی لە دەرەوەی ئەمەی کردووەتە بابەتێک ئەویان بابەتێکی تر بەڵێ سوپاس دەکەم ئەگەر بگەڕێن و لای کاک شوان کاک شوانەگە بگەڕێم و لای بەرز سەبارەت بە پرۆژەی هاوبەش لە نێوان پارتی و یەکێتی پێ دوایە ئەم پرۆژەیە بۆچیە کە ئێستا داوای لەلایەنەکان دەکەن تا چەند لایەن ناڕازیەکان دەتوانن ینی لەگەڵ ئەم پرۆژە هاوبەشە یەکێتی و پارتی مامەڵە بکەن بەڵێ کاکشوان گوێت لێ ئێمەیە بەڵێ سەبارەت بە مەسەلەی پرۆژەی هاوبەشی یەکێتی و پارتی بۆ بەغداد پێ دوایە لایەنەکانی ناڕازی گفتوگۆ لەسەر ئەم پرۆژەیە دەکەن یاخوب بەجیا پرۆژێکی تریان دەبێت بۆ مامەڵەکردن لەگەڵ عێراق کاکشوان بەڵێ سەبارەت بە پرۆژەی هاوبەشی یەکێتی و پارتی پێ دوایە لایەنەکان گفتوگۆی لەسەر دەکەن یاخود ئێوە بۆ مامەڵەکردن لەگەڵ عێراق پرۆژەیەکی جیاوازتان هەیە
بۆ بەغداد و بۆ پێکێنانی حکوومەت و بۆ مەسلەی مافەکانی کورد لە بەغداد. بەڵێ بەڵێ داوای لێبوردن لە بەڕێز دەکەین کاک شوان زۆر داوای لێبوردن کاک حەسەن سەبارەت بە ڕۆشتن لەگەڵ یەکێتی و پارتی پێ وایە جارێکی ترە لایەنە نەبڕۆن لەگەڵ یەکێتی پارتی بۆ بەغداد پێشتر بوون منە کورد وەفدێکی بێکەوە دەڕۆیشت بۆ بەغداد؟ ئێمە بڕیارمان نەداوە لەگەڵ یەکێتی پارتی بێکەوە ناڕازیەکان ئەوە لە حاڵەتێکە ئەو ڕۆشت نابێ کەسمان لەگەڵ کەسنا ناڕۆین هەمومان پێکەوە دەڕۆین بەڵام بە پرۆژەیەکی هاوبەش ئەگەر بەڵام خواستیەوەنەوە نییە کە بۆ منەوەن بڕۆن و لایەنەکانی تر ببن بە پاشکوهر ئەوە نەبووە لە ماوەی ڕابردوو جا گرنگەوەی ئێمە و پاشکۆیەتی قبول نەکەین ئەم جارە و هەڵدەین پرۆژەیەکی هاوبەشمان هەبێ چکە کێشەکانی ئێمە لە بەغدا وەکو هەرێمی کوردستانین لەوێ جۆری ململانەکان و جۆری بەرژەوەندەکان جیاوازن وەکەوەی لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەم بارودۆخە ئاڵۆزەی کە ناوچەکە و عێراق تێدا تێپەڕە بێ پێویستە ینی کورد یەک دەنگ بێ و یەک بڕیار بێ یەک استراتیژ بێ بەڵام بەو مەرجەی کە ئێمە هەمومان پێکەوە پرۆژەیەک دابنین و شوێن دەست و پەنجەی هەمومانی پێوە دیار بێ و پرۆژەیەک بێ لە خزمەتکردنی خەڵکی کوردستانە و قوارەی هەرێمی کوردستانە و بەرژەوەندیەکان و ئەو مادە و بڕگە و حقوقانی کورد لەوێ هەن لە پێناوە بێ نەک لە پێناوەی چێ دەبێتە چەند وەزیر وەرەگرێ بە چێ دەبێتە سەرۆک کۆمار چێ دەبێتە سەرۆکی پەرلەمان و چێ پۆست و امتیازات و ئانە وەرەگەن نە ئەگەر پرۆژەیەک بێ لە پێناو خەڵکی کوردستان بێ و هەمومان پێکەوە دای بڕێژین ئەوە هەمومان پێکەوە دەچینە بەغا واگە لەو حاڵەتێش ئەوە دروست نەبوو ئەوە دیارە ئەوان بۆ خۆیان پرۆژەیان هەیە و ئێمەش چوالایەنەکە بە ئومێدەی لە ئایندێکی نزیگا پرۆژەمان و بەڕێوەمانگەڵاکە جیاوازتر دەبێت لە یەکێتی و پارتی دیارە ئێمام چوار هێزە غەمی خەڵکی کوردستانمانە و بۆ پۆست ناچینە بەغدا ئێوان بۆ پۆست دەچن پێ دوایە زیاتر ئەزانیی مەرج نییەکان بۆ پۆستە مەرج نییە ئەوەی ئەوان خورمیشەکەن بۆ پۆست شێچن و بۆ ئەوەندەی پێشیان بکرێت بەرگری لە حقوقی کوردستان بەڵام لە سایی بوونی ئەوان لە بەغدا کورد هەمیشە لەگەڵ ئەوەی بەشێک لە مافەکانی وە بەشێت وەرگتووە بەشێت دەستکەوتی هێناوە بەڵام بەشێکی لە پاشە کشە یعنی کەواتە سیاسەتی ئەوان سەتاسەد سیاسەتێکی سەرکەوتو نەبووە بۆ شایی و کلێنی تێدایە بەو ئومێدەی بەڵام ئێمە کە دەچین لە پێناو پۆستا ناچین و لە ئێستاوە ئێوە هەردوای هەڵبژاردنەکان کۆمەڵی وفود لە هەرێمی کوردستانەوە چوونە بەغا تەنها باسی امتیازات و باسی چۆنێتی تەشکیلکردنی حکوومەت نەخێر کێشەی کوردەوە نییە تەشکیلی حکوومەتەکە چۆن نەبێ و قەبارەی وزارەکە چۆن نەبێ کێشەی کورد و مەرجی کورد دەبێەوە بێ دستور و مافەکانی کورد لەکوێ جێبەجێکێ ئەو ناوچە دابڕێناوایی کە داگیر کراون ئێستاکە چارە نووسیان بەچیا دەڕوە بودجە و قوتی خەڵکی کوردستان بەچی ئاقارێکە ڕوە میزانی پێشمەرگە چی بەسەر دێت یعنی ئەمانە ئەمە گرنگن مادەی 140 چی بەسەر هات و چۆن دیزە بە دەرخۆ نەکرا ینی ئەمە دەبێ ئەمە مەهامی کورد بێچوون بۆ بەغا نەک بۆ ئەوەی چی پۆستی وەرەگریان چی ئیمتیازێکی حیزبیان شخصی وەرە بەڵێ بەس بەرز خۆت خەڵکی خورماتووی ینی پێ دوام جارە کورد بەلایەن ناڕازیەکانیش و بەلایەنەکانی تریش بەسەر بلایەنە دەسەڵاتدارەکە دەتوانن کار بۆ بکەن ئەو ناوچانە بگێڕنەوە یاخود قورس یاخود بە هاوبەشی بەڕۆی ببرێن ناوچە دابڕێنراوەکەن کاک حەشیم کۆمەڵی ئەگەر هەن بۆ ئەو دۆخە ئەگەر یەکەمیان ئەوەیە کە خەڵکی ترش قسەی تیا کردووە لە دەرەوەی عێراق لە دەرەوەی کورد و ئەمریش بڵین حکوومەتی عێراقیش ئەو ناوچەیە بە پێی دەستوری عێراقی دەبێ بە هاوبەشی بەڕێوە ببرێت بۆیە ئێستا دستور پێشێل کراوە و کاری پێکەوەی و هاوبەش پێشێل کراوە لە عێراقا و داگیر کراوە و ناوچانە ینی ئێستا حکوومەتی عێراق خەریکی ئیزاحەکردنی کوردە لەوێ خەریکی بە عەرەبکردنی ئەو ناوچانەیە خەریکی دەرپەڕاندنی کووردا و هیچ خەریکە هیچ دەسڵات و پێگەیەک و سمبولێکی کورد لەوێ نایەڵێ بۆیە پرۆسەکە وازەحە چییە دەبێ یەک ڕێ لەو پرۆسە بگری و جارێکی تر کورد بڕاتەوە ئەوێ
چەند بۆ ئەوە هێندەش بۆ کورد بێت لە دەسڵات و لە بەڕێوەبردنا و لە دۆسیەی ئاسایش و مەسلەی سوپا و هێز و ئەوانە هاوسەنجی ڕابگرێ بەڵام عێراق ڕەنگە لە دەرەوەی ئێوەشە لە بەردەم کۆمەڵێ گۆڕانکاری و دۆخە ئەقلیمەکایە ئەوەش ئەگەرێت قورسە جارێکتر بوون و هێزی پێشمەرگە بگەڕێتەوە بۆ ناوچانە من پێم وانە ئەم قسەیە لە دەمانجی ڕابردووە کردومەوە تا ئێستێشێکم و لە ئایندەشدا دەیکەم کورد وەکو خۆی بە ئاسانی ناتوانێت بڕاتەوە تەنایە گوندێ بگرێت بەڵام دوجار ئەمە بۆ ینی بۆ ئەمە هی ئەوە نییە کورد بێ دەسڵاتە هی ئەوە بەڵام کورد بم سیاسەتە شکست خواردووی کە پەیڕەوی کردووە لە ڕابردووە خۆی بێ شکۆ کردووە خۆی بێ بڕیار کردووە خۆی بێ سنگ کردووە و خۆی دووچاری پاشەکشە کردووە بەڵام ئەگە کوردی گرتوو بێ یەکدەنگ بێ و بزانانی یاری بکات ئەو کاتە ناچێتە حکوومەتی عێراقیەوە تاکو دەستور جێبەجێ نەکرێت تا مادەی 140 جێبەجێ نەکرێت تاکو هێزی پێشمەرگە نەگەڕێتەوە سنوورەوە کورد دەسڵاتی لەو سنوورانە نەبێ بۆیە ینی بەشێک لەم پاشەکشانە کورد خۆی هۆکار بوو یەکێتی و پارتیان کورد بێگومان دەسڵاتی بەداخەوە تۆ دەسڵات لەوانە کۆ بۆ زۆر سپاس بۆ بەرز حەسان بارامەندامی ئەنجومەنی بەڕێوەبردنیا و پەیمانی کەسۆری سەرەکی لەگەڵمان بووی را زۆر سپاس بۆ کاک شوان ڕابەر کە لاولێرە و لەگەڵمان بووە داوای لێبوردن لە بەڕێزیان دەکەین کە بەوەی گرفتی ئینتەرنێتەوە نەمانتوانی بەڕێزیان لە بەرنامەکە وەکو پێویست وەربگرین سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تەخواتەمە